لە کۆنەوە دەوترێت مرۆڤ گەر خەیاڵی ڕەنگاو ڕەنگ بێ ژیانی هەمان فەلسەفە بە دوای خۆیدا دەهێنێت. ئەوانەی خەیاڵی جوان دەکەن ژیانیان دەچێتە سەر هەمان ڕێڕە و ئەوانەی سەوز بیر دەکەنەوە دەتوانن لەگەڵ زەردیەتی واقع ڕوبەڕوو ببن. بەڵام ئەوانەی فرچکیان گرتووە بەوەڕین دەست لە ملانن لەگەڵ خەم و هیچ بۆ ئەوان سەوز نابێ. وەرزی ئەوان هەر خەزانە و خەیاڵیان ماندووی ڕێگایەکی درێژی بیابانە. لە شارستانیەتە کۆنەکانەوە تا ئەمڕۆ لە زۆر شوێن لە پاڵ ژیانکردن کەرەستەی جوانکاری و چاندن بوونی هەبووە. ئەمە بە بۆچوونی زانایانی مرۆڤناسی ئەوین و جوانی لە دەست پێکەوە بوونی هەبووە و مرۆڤ لە پێناویدا هەوڵی داوە. زۆرێک لەگەڵ بیستنی داری کریسمس واز دەکەن بە لەدایکبوونی مەسیحەوە پەیوەستە، بەڵام چیرۆکەکان وادەی ئەو بۆنەیە بۆ کۆنتر دادەنێ. هەر لەسەر هەڵدان و بڵاوبوونەوەی ئاینی مەسیحیەت دەرەختە هەمیشە سەوزەکان لای خەڵک مانە و مەغزای تایبەتیان هەبووە. باوەڕیان وابووە کە درەختی هەمیشە سەوز، جنۆکە، ڕۆحی شەڕانگێز، سیحری ڕەش، خێ و نەخۆشیەکان لە مرۆڤ دوور دەخاتەوە. میسریەکان داری سنەوبەریان بەکارهێناوە و لە ماڵەکاندا دایان ناوە. ئەمەش لەناو ئەواندا دەگەڕێتەوە بۆ باوەڕبوونیان بە خودا ڕەح کە شێوەی سەری لە هەڵۆچووە و دوو خۆر لە خواریەوە وەک نیشانەی هێز و تواناکانی دانراوە. ئەو هەڵگەڕانەوەی خۆر و دەرکەوتنی لای ئەوان سەرەتایەکە بۆ باشتربوونی خوداوەندەکەیان لە نەخۆشی و بێزاری. داری سنەوبەریان بەکارهێناوە وەک ڕەمزی سەرکەوتنی ژیان بەسەر مەرگدا. هەرچی پەیوەستە بە ڕۆمانیەکانەوە وەرزی گەڕانەوەی خۆریان بە سەرەتای نوێبوونەوە و سەوزایی دادەنا و جەژنی ساتورنالیایان دەگەڕا وەک ڕێزێنان لە خوداوەندی کوشت و کاڵ ساتۆرن. ئەو کات ڕۆمانیەکان دەیانزانی وەرزی بوژاندنەوە و کوشت و کاڵە و لێرەوە کوشت و کاڵ جارێکی تر دەست پێ دەکاتەوە و گەشە دەکات. هەرچی پەیوەستە بە وڵاتانی تری ئەوروپا لە پەرزگاکانیاندا سنەوبەریان وەک ڕەمزێک بۆ بەردەوامی ژیان دەڕازاندەوە کە ڕازاندنەوەکە بەپێی خەڵکی وڵاتەکە گۆڕانی بەسەردا دەهات. ڤایکینگەکان سنەوبەریان وەک توخمی ڕوەکی باڵدر دەزانی کە لای ئەوان وەک خوداوەندی خۆر لێی ڕوانراوە. دواتر هاتە ناو ئاینی مەسیحیەکان و ساڵانە لە یادی لەدایکبوونی پێغەمبەری مەسیحدایان دەنا. ساڵی 1956 یاسایەک دەرچوو کە ڕازاندنەوەی داری کریسمس لە ئاهەنگەکانی 25 دێسەمبەر قەدەغەیە. دواتر ئەمریکیەکان وەک گەلانی ترداری کریسمسیان بەکارهێنا و لەوێشەوە بە تەواوی هیچ بربەرستێک نەما بۆ بەکارهێنانی داری سنەوبەر وەک داری کریسمس لە ئاهەنگەکاندا. دواتر داری سنەوبەر نەکەر ئاهەنگەکانی لەدایکبوون و سەری ساڵی پێدەڕازێنرایەوە، بەڵکو بوو بە ڕەمزی سوپاسگوزاری بەردەوام کە دەوڵەتەکان لە ناوخۆیاندا پێشکەشی یەکتری دەکەن. ئەوەی ئەمڕۆ بە بەراورد بە مێژوو گۆڕانی بەسەردا هاتووە ئەوەیە کە کۆن دارەکان لە شوێنی خۆیان و بە زیندوی دەڕازێنرانەوە، بەڵام ئەمڕۆ دارەکان دەبڕدرێن و لە سەنتەری شارەکان دەڕازێنرێنەوە. ئەمەش خاڵی بوونەوەی ئەو فەلسەفەیە بوو کە گرێدرا بوو بە داری سنەوبەر.